بەڕێزان بەشداربوونی کۆستی کۆچی لە ناکاوی کاکەنەوە ماتەمجێران خانەوادە و بنەماڵە و هاوڕێ و هاوسەنگەرەکانی گەلەکەمان لە کۆستێکی گەورەدایە لە شۆڕش و خەباتی بەردەوام سەرکردە و بیرمەند و ڕابەرێکی لەدەستدا کە خاوەنی جێگە و پێگەیشی گرنگ و بەهێز بوو غەمبارێکی قۆڵ هەمووی تووشی شۆ کردووە کاتێکە لە مەراسیمی بە خاک سپاردنی کاکنەوشیروان سەرکردەی هەژاران و ڕەنجەراندا ئامادە دەبین کە یەکێک بووە لە براو پەنا دڵسۆزەکانی جەنابی مام جەلال و ئەندامی دەستەی دامەزرێنەریەکێتی هەمیشە مامۆستا و داڕێژەر و وردبین و خاوەن استراتیژی لەسرەوتن تا سەرکەوتن و خەباتژێڕێکی واقعبینی ڕاستەقینەی نیشتیمانی و نەتەوەیی بووە سکرتێری کۆمەڵەی ڕەنجەرانی کوردستان و خاوەن ڕۆڵی گرنگ و دیار لە دامەزراندن و پتەوکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەهێزکردنی پایەکانی ڕێخستن و هێزی پێشمەرگەدا ئەندازیاری هەنگاو بە هەنگاوەکانی ڕاپەڕینی گەلی کوردستان بوو خەبات و تێکۆشانی لەسەر یەک ئاراستە و یەک ڕێباز بۆ گەلی کوردستان و بەدیهێنانی ئازادی و عەدالەتی کۆمەڵایەتی تا دواساتی کۆچی دوایی بێلادان و بێنوجدان سوور بووە و بەردەوام بووە کاکەنەوە سەرکردەیەکی خاکی بێوێنە ورە بەرز و بوێر بە هیوا و خاوەن بەرنامەی استراتیژی نیشتیمانی و نەتەوەیی بوو ڕازگۆ و بەوەفا کە لە دڵ و دەرونی هەموو ئازادی خوازێکدا جێگەی خۆی کردبەوە هەر بۆیە ئەو کەڵ ژیانەی لە لووتکەی سەربڵندیدا کردە مێژووی سەروەری بۆ گەلەکەی کاکنەوشیروان خاوەن قەڵەمێکی شۆڕژێر و بەبرشت بوو چ لە بواری سیاسی و چ لە بوارەکانی ئەدەب و مێژوو ڕووناکبیری و شارستانی دا کە کتێبخانەی کوردی بە بەرهەمە بەبێزەکانی دەوڵەمەند کردووە ئەم سەرکردە تێکۆشەرە لە ڕوانگەی هەستکردن بە چەوسانەوەی نەتەوایەتی و چینایەتیەوە خەبات و کاروانی پڕ زەحمەتی شۆڕشی هەڵبژارد بۆ گەشتن بە مافی چارەنووس کاکنەوشیروان کاتێک جێگری سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو خاوەنی هەڵوێستی ڕوون و وێرانە بوو بەرامبەر دوشمنانی گەلی کوردستان بۆ چارەسەرکردنی کێشەکانی عێراقیش هەر لە ناوەڕاستی هێشتاکانەوە ئەو بڕوای وابوو کە کلیلی چارەسەری عێراق دابەشکردنێتی بەسەر سێ ویلایەتە بۆ کورد و بۆ شیعە و بۆ سونە کە مافی عادیلانەی هەموو لایەک و پێکهاتەکانی تیاسەقام گیر بێت کە ئەمڕۆ پای زیاتر لە 30 ساڵ جیهان بیر لە هەمان چارەسەر دەکاتەوە کە لەو سەردەمەدا دوشمنانی گەلەکەمان و لادەران دژی وەسانەوە بەڵام جەنابی مام جەلال بە هەموو توانایەوە پشتگیری لە بۆچوونەکەی کرد و بەهێنانەوەی چەندین بەڵگەی مێژووی بۆ مافی چارەنووسی گەلان لەسەر گوڵکۆی کاکەنەوە هیوا و بڕوامان ئەوەیە کە خەونەکەی لە جێبەجێکردنی ڕێکەوتنامەی استراتیژی نێوانمان بهێنێنەدی تا دەگاتە یەکگرتنەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان و دزوتنەوەی گۆڕان کە ئەمەش لە پێناوی یەکریزی گەلی کوردستان و یەکریزی هەموو لایەنە سیاسیەکاندایە پاشەوەی گوشمێکی نوێ بدەین بە ئاراستەی چاکسازی و باشترکردنی دۆخ و ژیانی خەڵکی کوردستان بەرەو سیستمێکی حکومڕانی تەندروست و دیموکرات ئەم گەلە لە هەموو کات زیاتر ئەمڕۆ پێویستی بە حزوری دڵسۆزان و خەمخۆرانێتی بەڵام زەنگی مەرگی کاکنەوشیروان پێویستە هەمومان لە خەونی تاگڕەوی و خۆرەخکاری و بەرژەوەندی تەسک ڕاپەڕێنێ هەمووان بەهۆشەوە بێنێتەوە کە بە یەکگرتووی و یەکریزی
یەکگرتووی گەلی کوردستان و یەک ریزی حیزبە کوردستانیەکان و پێکاتەکانی هەرێمی کوردستان بەرەو چاکسازی و بنبەرکردنی گەندەڵی و چەسپاندنی سەروەری و سربەخۆیی یاسادا دەتوانین ئەو ئامانجەی شەهیدانی کوردستانیش بهێنینە دی کە لە پێناویدا قوربانیەکی زۆرمان داوە کە ئەمە داوا و داخوازی هێزی پێشمەرگە و کەسوکاری سەربەرزی شەهیدانمانە کە ئەمڕۆ ئەو هێزی پێشمەرگە ئەو هێزە بوو کە زامنی جوامێرانەی پاراستنی دەستکەوتی سیاسی و ئابوورەکان و بەرژەوەندەکانی گەلی کوردستانە لە بەردەم مەترسێ گەورەکاندا بۆیە گەلەکەمان و هێزی پێشمەرگە توانی ئەو ڕاستیە بسەلمێنێت کە هیچ هێزێک نییە ئیرادەی ئەم گەلە بشکێنێت لەم مەراسیمە پڕشکۆمەندیەدا مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرکردایەتی و ئەنجومەنی ناوەندی یەکێتی و سەرجەم ئۆرگانە حیزبەکانمان بە ناوی یەکە بە یەکەی ئەندام و لایەنگرانی یەکێتی و هێزی پێشمەرگەی کوردستان و کەسوکاری سەربەرزی شەهیدان و کەم ئەندامانی سەنگەر و پێشمەرگە و ڕێخستنە دێرینەکانمانەوە و هەروەها زیندانیانی سیاسی پرسەباری خەمی قوڵ ڕادەگەێنین و چاومان لە ڕۆحی سەرکەشی کاکەنەوە و هەڵوێستە نەتەوەیاتەکانی و هەرگیز لە یادی ناکەین یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکی گەورە و کاریگەرە ئەو هێزەیە کە هەمیشە لە پێناوی بەرژەوەندی گشتی لە پێناوی خەڵکدا خەباتی کردووە و خەبا دەکات لە خزمەتی یەک ڕیزی نیشتیمانی و نەتەوەییدا بەڵێ نەدەین کە هەمان بە هەمان گیانی شۆڕەجێڕی و دیموکرات خوازیەوە بەردەوام دەبین و کۆڵ نادەین لە خەبات تا دەگەین بە ئامانجە لە مێژینەکانمان کە ئەویش مافی چارەی خۆنووسینە کە مافێکی ڕەوا و یاسایی و ئینسانی و حاشا هەڵلەگری بێقەید و شەرتە بۆ گەلی کوردستان بابم بۆنەیەوە کە ئەمڕۆ هەمووانی خسۆتە بەردەمی بەرپرسیارەتێکی گەورە و مێژووی بە ئاڕاستەی چارەسەرکردنی قەیرانی سیاسی و دارایی هەرێمی کوردستان و کردنەوەی گرێک کوێرەی ئاڵۆزەکانی هەرێم بقۆزینەوە کە ئەوەش دوجار بە دانیشتن و گفتوگۆ و دیالۆکی نێوان سەرجەم لایەنە سیاسەکان دێتە دی لە دەستدانی کاک نەوشیروان خەسارەت و خەم نییە بۆ بزوتنەوەی گۆڕان و خانەوادە سەربەرزەکەی بەتەنیا بەڵکو خەسارەتێکی گەورەیە بۆ ئێمە و سەرجەم گەلی کوردستان و بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد کاروانی نەمروان و دوامەنزڵگەی ئازادی خوازان لە پێشوازی گەشتریدان ئێوەش ئەی ماتەم جێران هەر سەربەرز و شاد و سەرفراز بن.